ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە و سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی. هۆشداری ئیسرائیل بە خەڵکی ئێران و بەرزبوونەوەی ئاماری قوربانیان لەو وڵاتە. کوژرانی چەندین چەکدار و فەرماندەی سوپا و ئەرتەش لە تاران و کرماشان و ورمێ. چونە سەرەوەی نرخی دۆلار و داخرانی بازاڕەکان لەلایەن ئیدارەی ئیتلاعات. ناڕزایەتی کرێکارانی بێکارکراو لە پترۆشیمی ئەرغەوەن گوستەری ئیلام. کەمکردنەوەی پشکی بنزین بۆ شۆفێرانی ئێران لەلایەن کۆماری ئیسلامی و سەرگەردانی خەڵکی سەقز بە دوای کەپسولی گاز. درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەمە 25 جۆزەردان فڕۆکەکانی ئەرتەشی ئیسرائیل لە وەڵامی موشکبەرانی شەوی ڕابردووی کۆماری ئیسلامی بۆ سەر ئەو وڵاتە چەند شاری دیکەی ئێرانی کردامانج. بە پێڕاپۆرتەکان گەڕەکەکانی نەوبنیاد و تاران پارس تەنیش مەجلیسی ڕژیم لە بارستان ساختمانی وزەی ئەتۆمی لە تاران و ڕاداری گەرمدڕە و چەند ئامانج لە کەرەج بۆردومان کراوە. هاوکات پادگانی ئەرتەش لە سەرپۆلیزە هاوکراوە تامانج و چەند بنکەی سپای پاسداران و ئەرتەش لە کرماشان بە چڕی بۆردومان کراوە. لەلایەکی دیکەشەوە بینای وەزارەتی بەرگری لە ئیسفەهان و کارخانەی سائیران بە سەختی بۆردومان کراوە و لە ئاهواز شرکەتی نەوت و گازی مارون کراوە تامانج و ئاگرێکی بەهێز دروست بووە. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باز لە پێکرانی فڕۆکەخانەکانی مێهراباد و خومێنی دەکەن و بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕایانگەیان کە خەڵک بۆ خۆپاراستن لە هێرشەکانی ئیسرائیل دەتوانن لە مزگەوت، قوتابخانە و میترۆدا بمێننەوە. هۆشداری ئیسرائیل بۆ خەڵکی ئێران و بەرزبوونەوەی ئاماری قوربانیان لەو وڵاتە. وتەبێژی دەوڵەتی ئیسرائیل لە پەیامێکی ویدیۆییدا داوای لە خەڵکی ئێران کرد لە بنکە نظامیەکانی ڕژیم خۆیان بە دوور بگرن. هاوکات ئاماری قوربانیانی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیسرائیل بۆ 14 کەرز بەرز بۆتەوە و زیاتر لە 245 کەسیش بریندار بن. وتەبێژی دەوڵەتی ئیسرائیل هۆشداری بە خەڵکی ئێراندا کە مەبەستی ئەوان پێکرانی توانە ئەتۆمی و سەربازیەکانی کۆماری ئیسلامیە و ئەوان هیچ کێشەیەکیان لەگەڵ خەڵکی ئێراندا نییە. بەمبۆنەوە ئەبێ خۆیان لە بنکە سەربازیەکان بە دوور بگرن و گیانی خۆیان و بنەماڵەکانیان بپارێزن. هاوکات بەرپرسانی ئۆرژانسی ئیسرائیل ڕایانگەیان ڕێژەی قوربانیانی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ 14 کەس بەرز بووەتەوە و هێشتا چارەنووسی چەند کەسیش نادیارە. لە هەواڵێکی دیکەشدا سەرۆ کۆماری قوبرس بە میدیاکانی وتووە مەسعود پزیشکیان داوای لە وڵاتە کردووە ئیسرائیل بۆ ڕێکەوتن لەسەر ئاگربەست ڕازی بکات. کوژرانی چەندین چەکدار و فەرماندەی سوپا و ئەرتەش لە تاران و کرماشان و ورمێ. بە پێڕاپۆرتی میدیاکانی ڕژیم 4 ئەندامی سپای پازاران لە پادگانی مەهدی شاری ورمێ و 7 نەفر یان 7 فەرماندەی باڵەی هەوافەزای سپا لە تاران و 6 هێزی ئەرتەش لە سەرپۆلیزە و لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون. بە پەیزانیاریەکان 7 سەرداری سپا بە ناوەکانی مەحموود باقری، داود شێخیان، محەممەد باقر تاهرپور، مەنسوور سەفەرپور، مەسعود تەیب، خسرە و حەسەنی و جەواد سەرا هاوڕێ لەگەڵ سەردار حاحیزادە کوژراون. لە پادگانی مەهدی ورمێژ 4 ئەندامی سپا بەناوەکانی مەیسەم خەلیلی، ڕامین وەلیزادە، سعید ڕەزایی و ئەکبەر فەتین لە هێرشەکانی ئیسرائیلدا بوونەتە قوربانی و لە پادگانی ئەبۆزەری سەرپۆلیزەها و 6 هێزی ئەرتەش کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. شایانی باساکە میدیاکانی ڕژیم ناسناوی 2 کەسی مەدەنیشیان کە لە هێرشەکانی شەوی ڕابردوو بۆ سەرتاران گیانیان لە دەستداوە بڵاو کردوێتەوە کە بریتین لە مهرنوش حاجی سوڵتانی و منسوورە عەلیخانی. چونە سەرەوەی نرخی دۆلار و داخرانی بازاڕەکان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە. بە پێی راپۆرتی سەرچاوەکانی ناوخۆی وڵات، نرخی هەر دۆلاری ئەمریکی بۆ 96,000 تمەن هەڵکشاوە و لەگەڵ بەرزبوونەوەی نرخی زێڕ و دراوی بیانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم بازاڕەکانی تاران و کرماشانی داخستووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە کرماشان بازاڕی زێرفرۆشان لە ژێرگوشاری ئیداری ئیتلاعات داخراوە و هاوکاتیش هێزە ئەمنیەکانی ڕژیم شارۆچکەی سەنعەتی دیزڵاوەی کرماشانیان بە زۆرە ملێ چۆڵ کردووە. لە شاری تاران
بازاڕی گەورەی و شارە و سەرافیەکان لەلایەن وەزارەتی سڵاعەتەوە داخراوە و هەموو دوکاندارەکان گەڕاونەتەوە بۆ ماڵەکانیان. شایانی باسە کە نرخی هەر دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی ئێراندا بۆ 96,000 تمەن بەرز بۆتەوە و بەهای هەردراوی زێر بە ڕێژەی 10 ملیۆن تمەن هەڵکشاوە. ناڕزایەتی کرێکارانی بێکارکراو لە پترۆشیمی ئەرغەوان گوستەری ئیلام. ڕۆژی یەکشەمە 25 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە پترۆشیمی ئەرغەوان گوستەری ئیلام بۆ جارێکی دیکە لە ئازنەدانی داخوازی و ناڕوونی چارەنووسی پیشەیی ناڕزایەتیان دەربڕێت. بە پێی زانیاریەکان چارەنووسی زیاتر لە 100 کرێکاری پەیمانکاری پترۆشیمی ئەرغەوان گوستەری ئیلام کە لە جۆزەردانی ساڵی 1430 هەتاویەوە بێکار کراون بە ناڕوونی ماوەتەوە و کرێکارانیش بە دوای کاردا سەرگەردان بوون. کرێکارانی ناڕازی داوای گەڕانەوە بۆ سەرکار و پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان دەکەن. کەمکردنی پشکی بەنزین بۆ شۆفێرانی ئێران لەلایەن کۆماری ئیسلامی. بەهۆی بردومانی پترۆشیمی ئەسەلویە و پاڵاوگەی تاران دەوڵەتی کۆماری ئیسلامی پشکی بەنزینی شۆفێرانی لە 10 بۆ 15 لیتر کەم کردوێتەوە. بە پێی زانیاریەکان بەرپرسانی دەوڵەتی پشکی بەنزینی شۆفێرانیان لە ئیلام وەردەبی لە 10 بۆ 15 لیتر کەم کردووە و خەڵک ڕیزی دوور و درێژیان لە بەردەم بەنزینخانەکاندا ساز کردووە. هاوکات راپۆرتەکان باز لە کەمی و گرانی شتومەکیش دەکەن لە شارەکانی ئێران و خەڵک هەوڵ دەدەن لە تاران بچنە دەرەوە. سەرگەردانی خەڵکی سەقز بە دوای کەپسولی گازدا. ڕۆژی ڕابردوو هەندێک لە سەرچاوەکانی هەواڵباسییان لە بڕانی گاز لە شاری سەقز کردهبوو. بەو بۆنەوە خەڵکی و شارە بە دوای کەپسولی گازدا سەرگەردان بوون. بە پێوە دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە خەڵکانێکی زۆر لە بەردەم ناوەندەکانی دابشکردنی کەپسولی گازدا کۆبوونەتەوە و هەوڵی دابینکردنی گاز بۆ ماڵەکانیان ئەدەن. خەڵکی ناڕازی بە میدیاکانیان وت خۆیان بۆ شەڕێکی درێژخایان ئامادە دەکەن و نایەنەوێت لەگەڵ کەمی خۆراک و ئیمکاناتی پێویست بەرەو ڕوو ببنەوە. قەدەخەکردنی ئاتوچۆی کۆڵبەران و کاسبکاران لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێزە ئەمنیەتیەکانی ڕژێم لە ڕۆژهەڵاتی کوردستان هۆشداریان بە کۆڵبەران و کاسبکاران داوە کە نابێت لە سنوورەکان هاتوچۆ بکەن. ناوەندە ئەمنیەتیەکان لە ڕاگەیاندنێکدا داوایان لە کۆڵبەران و کاسبکاران کردووە کە تا کاتێکی نادیار لە هاتوچۆ لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆ ببوێن. دۆخەکە ئاڵۆزە و دابینکردنی ئەمنیەت لە سنوورەکان ئەستەم بووە. گەر کەسێک گوێبیستی ڕاگەیاندنەکان نەبێت پاراستنی گیانی لە ئەستۆی خۆیدایە. قوربانی بوونی چەندین کرێکار لە کارخانەی ئۆتۆمبیلسازی بروجێرد لە هێرشەکانی دوو ڕۆژی ڕابردوو ێرتەشی ئیسرائیل بۆ سەر کارخانەی ئۆتۆمبیلسازی فەردا مۆتۆرز لە بروجێرد چەندین کرێکار بوونەتە قوربانی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ چەند کرێکار لە کارخانەکانی فەردا مۆتۆرز گیانیان لەدەستداوە، بەڵام وەزارەتی ئیتلاعات ڕێگە نادات ئامار و ناسناویان ئاشکرا بکرێت. هەروەها چەندین کرێکاری دیکەش بریندار بوون و زانیاریەک لە سەردۆخی تەندروستیان لەبەردەستدانیە. خۆپیشاندانی خەڵکی ئەمریکا دژ بە ترامپ. ڕۆژی شەمە 24 جۆزەردان هەزاران شارومەندی ئەمریکایی لە چەندین شاریە وڵاتە دژ بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان نزیک بە 5 ملیۆن شارومەندی ئەمریکایی لە چەندین شاریە وڵاتە بە دروشمینا بۆ پاشا ڕژاونەتە سەر شەقامەکان و دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی دۆناڵد ترامپ لە بواری کۆچبەری و ئابووریدا نیشان داوە. بە پێی زانیاریەکان لە ایالەتەکانی کالیفۆرنیا و یوتا چەندین کەس لە تێک هەڵچوون لەگەڵ پۆلیسدا بریندار و وەدەیان کەسیش دەست بەسەر کراون. و دوایین هەواڵیشمان سەبارەتە بە پێشنیاری 3 وڵاتی ئەوروپایی بۆ ناوبژیوانی نێوان ئێران و ئیسرائیل. وەزیری دەرەوەی ئەڵمان بە میدیاکانی وت ئالمان، فەڕەنسا و بەریتانیا هەوڵەدەن بۆ هێورکردنەوەی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوبژی لە نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیلدا بکەن. وادەفول پاش سەفەر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وتی هەوڵەدەن ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئیسرائیل کەم بکەنەوە و دەرفەتێک بۆ دانوستان لە نێوان ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی و کۆماری ئیسلامیدا ساز بکەن. ناوبراو هەروەها وتی پێشنیاری ناوبژیوانیان بە بەرپرسانی کۆماری ئیسلامی داوە و هیوادارن ئەو پێشنیارە لەلایەن ڕژێمەوە قبول بکرێت و ئەمنیەتی ئیسرائیلیش پارێزراو بێت.
بنێرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.